سالان باشی کوڕەکەم باشی مامەجان لە ماڵێ بەڵێ بڵێ لە ماڵی لە مامە ئافێستاش لە ماڵەیە ئابێسەشەوە لە ماڵەیە نانی دەخۆ مامە خێرە چ بووە؟ هەندە باشە کوڕ باش جەم لێرا بگرە مەڕوونە هیچ لایەکی هێستا دێمەلاتان باشە خێر؟ کە هاتم هەمووشتان لۆ باز دەکەم بابەتەکی گرنگ هەیە لە بیاو گۆژ بیزانت کوڕەکە باشە مامەجان باش خوا حافیز دەبێت چی بوو بێت؟ نازانم زۆر دەگریا نازانم هەست دەکەم شتێک ڕوویدایە بچکو زوو بێ پێمان بڵێت تازە نانم پێ ناخۆ فەرم مامە فەرم دانچ بەخێر بێ وەرم مامەجان بابەکە وەر ماما ویست شتێکم لەو باز بکەی بۆ مشەوشی مامەجان ئێمەشت قەلق کرد وڵی ئەوی ڕاستی بی بابەتەکەی دەمێ لۆتانی باس کەم دەبیڵە بیڵە چی ماما؟ نهێنیە کە چەند ساڵە شاردراوە بوو لەتان نهێنی چ مامە وەکو چ؟ کوڕەکە بابەکە لەو میراتەی گۆ کەسە کەش هەیە مافی تێدا هەیە و پەشی هەیە مامە بەڕاستە تو و بەڕاستە قسانە مامە دەزانم ئەو گۆ باوەڕ ناکەن بەس باشم ژێ لێ ڕابگرن بەخوای ڕاستیتان لۆ باز دەکەم کێ ئەتۆ ماما؟ خوشکەچی کەشت هەیە ناوی لەیلایە لەیلا؟ بۆ تا ئێستا گوێمان لە ناوی نەبووە؟ دوای پاش ئەو هەموو ساڵەی ئەو کەسە لە چی بوو مامە؟ کوڕم با لۆتام جێڕوە دەبی بن بەڕێ بینمە سەر بەڕێکاتی خۆی هاتیە بابتان جەمیل لە ساڵی هەشتاکان ژنەچ کەشی نابوو ناوی سوعاد بوو خدا منداڵێکی پێبەخشی بوو ناوی لەیلا بوو پاش 15 ساڵ ژیانی هاوسەری لێک زیابوونەوە بەڵام لەیلەی خوشکان زۆر لەو بابەتەی تووڕە بوو بڕیاریدا نە لەگە بابت بژی نە لەگە داچی هاتێک لە من ژیان خۆدا پیرە و باپیرەشتان زۆر باش ئاگەی لەو مۆزوعی هەبوو هاتێک لە من ژیان لێ بڕیاریدا هەتا ژیانی مایە لەگە بابت نەژیتن بابیشت چووکە پێخۆشی لەگەڵی بیتن ئەویش نە لە چۆکنی لێە حاشای لێکرد گوتی ئەمنیش نامەیە لەگەڵ بژی باشە مامە لو هەتا ئێستا باست نەکرد لێ کوڕ بابت نییە لێ لە دەگەڕا و مۆزوعی باسکەم لەبەر چی لێ دەگەڕا؟ واللهی پێم چووکە وەچی پێم گوتی ئەو حەزی دەکرد لەیلا لەگەڵی بژی لێلەش نەیدەویست ئێستا لەکوێیە ماما؟ ئێستا هاتی تۆ شارەکەم لێرەیە؟ لێرەیە باشە کو قسە لەگەڵ بکەین زۆر ئاسانە ئەوکە پەلەی مەکەن ئێستاکە تەلەفۆنی لەگە دەکەم قسەی لەگەکەم ستان هەیە چ ئارەزوو لە چ دەکەن پرسیارێکتانەی لێ بکەن نانە ماما با ببینین با لە پێشەوە ببینین بزانین کێ بیناسین زۆر باشە ئێستا من دەچم پەیوەندی پێوە دەکەم باشە